ناوی کۆمیتەی ئامادەکاری ئەنجومەنی هەرێمی کەرکووک تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستانەوە گەرمترین بە بۆنەی هاتنەوەی جێژنی نەورۆزی سەری ساڵی کوردیەوە گەرمترین پیرۆزبای ئاراستەی گەلەکەمان دەکەین لە هەر شوێنێکی دنیادان بە تایبەتی خەڵکی کەرکووک. ئێمە وەک کۆمیتەی ئامادەکار بە دروستمی با نەورۆزی ئەم ساڵ بکەینە نەورۆزی یەکڕێزی و ئاشتی و پێکەوە ژیان لە کەرکووکدا. تاوای ئامادەکاریەکانمان کردووە تاوەکو ڕۆژی پێنجشەممە 25 سێ کاتژمێرێکی پاشنیوەڕۆ لەسەر ڕێگای شیوە سوور ئاهەنگێکی جەماوەری بۆ خەڵکی کەرکووک و سنووری شارەکە ساز دەکەین بە ئامادەبوونی هەرێک لە هونەرمەندان دیار دەرسیم، بەرهەم شەمامی، دیار عەلی، عەباسی سڵاح داوودە، ژینە سەقزی، سیروان شوانی. هیوادارین تەواوی چین و توێژەکان پێکەوە لەگەڵ تەفگەرەکەمان ئەو ڕۆژە پیرۆز بکەن.